چێک هەرزانی نرخ و کوالیتی بەرز. شیکاری وەرزشی بە سپۆنسەری سپۆرت چێک. سەردان مامکەن و بە چاوی خۆتان ببینن هەرزانی نرخ و کوالیتی بەرز لای ئێمە سپۆرت چێکین. ئەزانی سپۆرت چێک کوێیە؟ گەورەترین سەنتەری وەرزشیە لە کوردستان و عێراق. تەنها لە سپۆرت چێکە نرخی جوملە و زۆر کات لە خوار جوملەش پێشکەش بە کڕیارە ئازیزەکان دەکەین و کەمترین خێر وەردەکرین، ئەمەش بۆ خزمەتی ئێوە. جوانی و شێکی و سەرنجڕاکێشی لە پۆشاکەکانی ئێمەدایە. بێ هیچ دوو دڵی و گومانێک لە کواڵەتی کاڵەکانمان لەگەڵ ئازیزانت لە سپۆرت چێک بە کەمترین نرخ بازاڕی بکە. ناونیشان سلەیمانی شەقامی 6 مەتری نزیک بەرزە پردی کۆبانێ، تەنیش ڕێستۆرانتی لۆڤان. سپۆرت چێک هەرزانی نرخ و کوالیتی بەرز. بەناوی خوای گەورە و میرەبان ئازیزانم سڵاوتان لێبێت. خۆشحاڵم لە ڕۆژێکی نوێی گەشتی شیکاری وەرزشی دێمەوە لە ئێوەی ئەزیز و خۆشەویست کە ئەمڕۆژ بابەتەکانم لەسەر سێخول دەبێت کە بە تایبەتی شکستی بەرشەلۆنە بەرامبەر بە ڕایۆ ڤالیکانۆ و هەروەها بردنەوەی لێڤەرپۆڵ لە دێربی مەرسیساید کە تێیدا جارێکی دیکە تەنگی بەمان سەرسیتیڵ چنیوە جیازێکی کردەوە بە یەک خاڵ کۆمەڵی تایبەتمەندی میاریە و هەر لە پریمەرلیگا بابەتێکی گرنگتان بۆ دوێنم بۆ ئەوروژێنم کەویش لەسەر داهاتووی یاریزان و بڕیاردانی یاریزانە و بەشی سێم و کۆتایش تایبەت دەکەم بە سەرکەوتنەکەی میلان بەرامبەر بە لازیۆ کە سەرکەوتنێکی زۆر تایبەتمەند بوو بۆ میلان لەبەرەوەی لە ڕکابەری خولی ئیتالی بەردەوام بێت. سەرەتا لە بەرشلۆنەوە دەست پێ دەکەم لە گەراوکارانم لە ڤیدۆکە لەگەڵمانابن پێکۆبینەری یارەکەی بەرشلۆنە دەبین. دوایی لە بینەری یاریەکەوانەیە ئێمە گفتوگۆی خۆمان لەسەر بەرشلۆنە دەکەین و هەوڵە دەین کۆمەڵێ شتی تایبەتمەند بە بەرشلۆنە ئاشکرا بکەین. گەر سەرەتای ڤیدۆکە هاوکارانم بۆمان بخەنەوە سەرەتای ڤیدۆکە تایبەت بە یاری بەرشلۆنە ڕایۆ ڤالیکانۆ کە وەک خۆتان دەزانن 11 خولە کاتی زیادکرا و درابوو بە میاریە. تابان ئەمە یەکێک بوو لە یاریە دواخراوەکانی بەرشەلۆنە کە تێیدا شانسیەوە دەدرا و بەرشەلۆنە بەوەی کە لە ڕکابەریکردن بەردەوام بێت، بەڵام بەو شێوەیە نەمایەوە تا ئێسەش بەرشلۆنە بێگومان هەر لە پلەی دووەم ماوەتەوە. تاوان دەبینن ئەمە گۆڵ یەکەمی یارەکە بوو کە تۆمار کرا کە تێیدا ڤالیکانۆ پێویستێکی زۆری بەوەیەکە لە مۆرزەی خولی یانەکانی ئیسپانیا بمێنێتەوانێ و هەر لە خولەشی حوتی سەرەتا ئەو گۆڵە تۆمارکە کە بینیتان لە ناو کوشتەی یەڵی بەرگری بەرشەلۆنە و بە هەڵەی شتیگنیش بە هەمان شێوە ئەو گۆڵە تۆمارکە گارسیا خاوەنی گۆڵەکە بوو. دوای ئەمە کوڕانی چاڤی لێشاوێک گەیرشیان ئەنجامدا بۆ تۆمارکردنەوەی گۆڵ یەکسانەوە گەوەی کە چاڤیش باسی کرد بەرشەلۆنە لە گێمی یەکەم بەرشەلۆنەیەکی زۆر باش نەبوو، بەرشەلۆنەیەکی واقعی نەبوو، بەڵام لە گێمی دووەم هەوڵی زۆریاندا بۆ یەکسانکردنەوەی ئەنجامەکە. بەڵام هەوڵدانی بەرشەلۆنە بۆ شێوازیاریکردنەی چاڤیەوێ دەبێت بەرهەمی گۆڵکردن بێ، دەبێت بەرهەمی گۆڵکردن بێ. تۆ کاتێک کۆنتترۆلی تۆپە پێویستە کاتێ کە تۆ کۆنتترۆلی تۆپەکەی کاتێککە باس لە شێواز یاریکردنی تیشی تاکاوم حاڵەتانە دەکەی بۆ تەکە زۆرترین هەلی گۆڵ تۆمارکردن دروست بکەیت تا ئەوەی بە ئاسانی گۆڵ لە تیپێ ڕکابەر تۆمارکەی نەک ئاوا جیرۆدەی گۆڵکردن بی. تاوان ڤالیکانۆ بەم سێخاڵی کە هێنای بووە یەکەم وەرزی کە ڤالیکانۆ یاری چوون و گەڕانەوە لە بەرشۆنە بەرێتەوە، چونکە ئاگادارن یاری چوونیش کە ئەو کات پێم وە بێ دوای یاری ڤالیکانۆ کومان لە ڕانراتی بەرشۆنە دوور خراوانێ کە گۆڵەکە ڕادامێل فالکاوی کۆلۆمبی تۆماری کرد. چاڤیش لەم حاڵەتەیە داوای لێدانی سزای کرد بوو کە گوایە داوەر لێدانی سزای بۆ ژمار نەکردوون، بەڵام پاژەوەی تۆپ بەرجسمی یاریزانەکە و بەر
دەستی کە و پێما بێەوە نابێتە لێدانی سزا دەبینن کۆنتترۆڵێکی بەردەوامی بەرشۆنە هەبوو لە تۆپا و کۆنتترۆڵێکی بەرداوامی هەوڵدانێکی بەرداوامی بەرشۆنە هەبوو لە تۆپا ئەتوانین بڵێنە و تعبیرەی چاویش تا ڕادەیەک تەواوە پاژیارەکە کە باسی لەوە کرد ئەم شەو بەخت یاوەریان نەبووە ئەم شەو تۆپ لەگەڵ ئەوانە بەخت یاوەری نەبووە کە ئەم حاڵەتی لێدانی سزایش بەشێک پێیان وایە کە ئەمە لێدانی سزایە لە بەرەوەی دەستێکی وازەح پاڵ بە گاڤیەوە دەنێت بەڵام داوە ڕەتی کردە و لێدانی سزا ئەژمار بکات کە ئەمە ڕەنگارکی بەرشۆنەی قورستر کرد بێبەوە یعنی هێرشەکانی بەرشەلۆنە بەردەوام بوو لێشاوێک هێرشی بۆ سەرگۆڵی ڤایکانۆ ئەنجامدا بەڵام ئەم شەو تۆپ بەرشەلۆنەی نەویست پاش شکستەکەی فرانکفۆرت بەرشەلۆنە سێم شکستی لە یاریگای کامنوو دەسەبەر کرد کە ئەمە دیمەنەکانی یارەکەیە تا دوا تۆپەکان بەرشۆنە هەوڵی یەکسانی داوم تۆپەی دێمبڵیش سونی گۆڵ جارێکی دیکە ڕێگری کرد هەر بەرشۆنە نەیتوانی بە گۆڵی یەکسانی بگا و لە کۆتا ساتەکانیش ڤالیکانۆ سەرکەوتوو بوو لەوەی کە پارێزگاری لە ئەنجامەکە بکاوە تۆپێکیشی لە ستونی گۆڵدا کە بەم سەرکەوتنەی ڤالیکانۆ تا ڕادەیەکی زۆر مانەوەی لە خولی لیگەی ئیسپانی مسۆگەر کرد. دەگەینە سەرەوەی کە بینە سەر بەرشەلۆنە و چاوی من پێشتر ئەوەم پێوتون من کاتێک کە شیکاری دەکەم یاخود کاتێک خوێندنەوە بۆ تیپێک دەکەم پێوەرێکی خۆڵم هەیە من نایم لە میاری هەڵسەنگاندن بۆ بەرشۆنە بکەم و ناژیم لە یاری فرانکفۆرت هەڵسەنگاندن بۆ بەرشۆنە بکەم هەڵسەنگاندن بۆ بەرشەلۆنە دەکەم لەو کاتەوەی کە لاپۆرتا بڕیاریدا چاوی بکاتە ڕانەری بەرشەلۆنە هەڵسەنگاندن بۆ بەرشلۆنە دەکەم بۆ چاوی دەکەم لەو کاتەوەی کە لاپۆرتا بڕیاری کۆگۆڕینی کۆمانیدا و چاویە نایە بەرشەلۆنە بۆی کە بەرشەلۆنە یارەکانی ئەنجامدا لە خولی لیگەی ئیسپانی ئابەم پێوەرە من یەم شیکردنەوە خوێندنەوە بۆ بەرشلۆنە بۆەکەم نەک ئەم یاریە باسکەم و یاری ڕابردوو یاری ڕابردووتر و یاری کلاسیکۆ پێما بە یاری کلاسیکۆشە ئەلێرە بە ڤیددیو بۆم دیاریکردن کە هەر چوار گۆڵەکەی بەرشۆنە بە ئەختا یەڵی بەرگری ڕیال مەدرید تۆمار کراوە بە متابعانەکردنی یاریزانەکانانی هەڵەکانم بۆ دیاریکردن نامێ بچمەوە سەرە و باسە ئەگەر باسێکی دیاریکراوی چاویتەوێ من پێم وتی لە ئامانجەکەەوە سیرەکەم بە قەنەعەتی من چاوی وەکو ئەرکی لە پێشینە و یەکەمینی لە بەرشلۆنە ینی دیقەت لە دەربڕینەکە بدەن وەکو ئەرکی لە پێشینە و یەکەمینی لە بەرشەلۆنە بەڵێ سەرکەوتوو بووە لە چیا سەرکەوتوو بووە سەرکەوتوو بۆ لەوەی هەوڵ دەدات ئەم تیمە بکاتەوە خاوەنی شێوازی یاریکردنی خۆی تێبگەن هەوڵ دەدات ئەم تیپە بکاتەوە شێوازی یاریکردنی خۆی پێداگرە بەردەوام هەوڵیەوە دەدات وەک دەبینین لەسەر جەمیارەکانە هەوڵی کۆنتترۆلکردنی تۆ بدەدات و هەوڵ دەدات سوود لە کەرەسەکانی بەرشۆنەوەکو خۆی وەرگرێت ئەلەم ڕوە بەڵێ سەرکەوتووە کە دەیەوێت بەرشۆنە بکاتەوە خاوەنی ڕیتمی یاریکردنی خۆی دووەم خاڵ تەواوی یاریزانانی بەرشەلۆنە ئەمەشم بۆ باسکردون و باسی دەکەمەوە لەژێر تاقیکردنەوەی چاوی و شێوازی و پلان و ئامانجی بەرشەلۆنەدان تەواوی ئەم وەرزە تاقیکردنەوەی بۆ تەواوی پێگاتی بەرشۆنە بۆ کۆتایی وەرز ئەو کات بەرشەلۆنە دەردەکەوێت کە بە چ ئامانجێکەوە دێتەوە نێو یاریگا بەرشەلۆنە دەردەکەوێت کە بە چ ئامانجێکەوە بەشداری وەرزی نوێ دەکات زۆر ڕەخنە لە بەرشۆنە دەگیرێت دەدۆڕێ باش لە 3 ساڵی ڕابردووە لە 4 ساڵی ڕابردووە یعنی با وەرزی ڕابردوو بە تایبەت وەرگرین کە باخولی ئیسپانی لێلابن وەرزی ڕابردوو بەرشەلۆنە هەمان بەرشەلۆنە بوو تەنها جیاوازەکەیەوە بوو میسی لە کۆمەڵێک لە یاریەکانە دەبۆ فریادڕەسی ئەم تیپە بە گۆڵێکی ناوازەیی بە گۆڵێکی خۆی لەگەڵەوەی بە میسیشەوە یعنی ئەمە بە شتەکە بە حەقی بڵین بە میسیشەوە بەرشۆنە ئەنجامیان خراپ بوو بەڵام خراپتر نەبوونی ئەو بوو لە زۆرێک لە یاریەکان میسی دەبۆ فریادڕەسی ئەم تیپە بە تۆمارکردنی گۆڵێک بە تۆمارکردنی 2 گۆڵ کێشەی بەرشەلۆنی حەل دەکرد ئێستا بەرشەلۆنە چاوی تەواوی کێشەکانی بۆ دەرکەوتووە
تەواوی هێڵی بەرگری تیپەکەی بۆ دەرکەوتووە کە چی وێرانەیەکە نەبوونی ڕکابەرێکی ڕاستەقینە بۆ ئەندریا تێرشتیگنی گۆڵچی بۆی دەرکەوتووە کە چ وێرانەیەکە لە بەرشۆنە ئەمە دەگوزارێت لەگەڵەوەی ئاسێکی زۆر باشیە بەڵام وێرانە دروستەکامە کاتێک گۆڵچی یەدەشێکی باشی نەبوو کاتێ بەرگریکار یەدەشێکی باشی نەبوو ئابەم شێوەیە وێرانە دروستەکە ئەگەر تۆ داوای هەڵسەنگاندنی چاوی بۆ من دەکەی وەکو ڕانەرێکی سەرکەوتوو بۆ ناوی گەورەی وەکو بەرشەلۆنا نەخێر سەرکەوتو نییە بەڵام بەو دیوەی کە من پێم وتی لە ئامانجەکەی بەرشەلۆنەوە سیریەکەین بە وەرزی ئەمساڵ بەڵێ چاوی سەرکەوتۆ لەبەرەوەی هەوڵ دەدا بەرشەلۆنە بکاتەوە خاوەنی ڕیتمی خۆی بەڵێ چاوی سەرکەوتۆ لەبەرەوەی بەرشەلۆنە دەگەێنێتە چامپیۆنز لیگی وەرزی داهاتوو ئەو کاتەی کە هاو ئامانجی بەرشلۆنە گەشتن بۆ بە چامپیۆنز لیگی وەرزی داهاتوو ئەو گرێبەستانەی کراون بۆ ئەم وەرزە نەکراون ئەو گرێبەستانە بۆ داهاتووی بەرشەلۆنە کراون بۆ کراون کە بەرشلۆنە گۆڕانکاری تەواوکە ئێوە دەزانن کە گواردیۆلا چۆتە مانچستەر سیتی گۆڕانکاری لە تەواوی تیمەکەیان کردووە لە گۆڵچی و گۆڕانکاری کردووە تا پێنجەم یاریزانی یەدەگیش گۆڕانکاری کردووە بەشکە خاوەنی ڕتمێکی یاریکردنی خۆی بێ وە لە تیمی پزیشکی گۆڕانکاری کردووە یعنی لە هەموو شێوازەکان گۆڕانکاری کردووە بۆیە ئەم گرێبەستانەی بەرشۆنە کردوێتی ئەم گۆڕانکاریانەی بەرشۆنە کردوێتی لە مەرکاتووی زستانە بۆیە کە وەرزی داهاتوویەکی چاوی ئاسانتر بێت برینەکانی تر دیاری بکات چاوی و لێەوە بەرشەلۆنە بێتەوە بە خاوەن ڕتمی یاریکردنی خۆی واتە چاوی بۆ وەرزی ئەمساڵ سەرکەوتوو بۆ لە بەدیهێنانی ئامانجی بەرشەلۆنە کە هەوڵدانە بۆ گێڕانەوەی ڕتمی یاریکردن بۆ بەرشلۆنە و لە ئامان کاتدا گەیاندنی بەرشۆنەیە بۆ چامپیۆنز لیگ بەڵام لە ئامانجی گەورەی بەرشەلۆنە لە ناوی گرنگی بەرشەلۆنە لەوەی کە بەرشەلۆنەی پێناسراوە لای بینەران و لای جیان و لای هاندەران جارێ هیچ دیاردە ئەم هەڵسەنگاندنە لە وەرزی داهاتوو بۆ چاوی دێتە بەرهەم کە بێگومان بەم شکستەشی کە بەرشۆنە تووشیات ریال مەدرید یاری داهاتووی بەرامبەر بە ئیسپانیۆل پێویستی بە تەنها یەک خاڵە بۆ یەکلاکردنەوەی نازناوی خولی لیگەی ئیسپانی ئەلێرەوە ریال مەدرید خولی ئیسپانی بۆی بە کۆتا هات یارەکانی ریال مەدرید بە کۆتا لە خولی ئیسپانی بە فەرمی دەبێتە پاڵەوانی خولی لیگا و لامان کاتە بە باشترین شێوە ئامادەکاری دەکات بە ڕوبەڕووبوونەوەی مانچستەر سیتی کە مانچستەر سیتی لە ڕکابەریدا لەگەڵ لیڤەرپوڵ لە تایبەت بە یارەکانی پریمەر لیگ ئەمە سەرنجی من بوو لەسەر بەرشۆنە با بزانم ئەگەر پرسیارشتی هاتی بێت تایبەت بە بەرشەلۆنە و دواتر دەچمە سەر تەوەرەکانی تر کاگە ڤاڵ سوپاس بۆ تۆ کاگی برایم بە ئەمان شێوە کاگ مەبەست کاگە ئەحمەد ئۆسمان ئەڵێ شیکارەکان لە جێی خۆی دابێ پێ دوایە چاوی سەرکەوتوو بێت بۆ ساڵی داهاتوو ڕای خۆت بڵێ کاگ ئەحمەد نامێونە پێش حەدەستکەوم بەڵام من باسی واقعەکە بووەکەم ئەبێ مەرکاتووی بەرشەلۆنە ببینین ئێمە بەم شێوەیە بێخوێنەوە بۆ تیپەکان بکەین هەڵسەنگاندنی بۆ بکەین ئەبێ مەرکاتۆکەی بەرشلۆنە بینین بزانین بەرشلۆنە کەرەسەکانی چ گۆڕانکاریە گەکا بەپێی ئەو کەرەسانە ئێمە دەزانین ئامانجی بەرشلۆنە چی دەبێت لە وەرزی داهاتوو و لەو ڕێوە ئێمە هەڵسەنگاندن بۆ چاوی دەکەین هەڵسەنگاندنێکی عەشوایی ناکەین لێستەوە بڵێن سەرکەوتووە بێ ڕێتمی یاریکردنی وایماوە ئەمە هەڵسەنگاندنی واقعی نیە ئەمە هەڵسەنگاندنی زانستی نیە هەڵسەنگاندنەوەیە کە تۆ مەرکاتۆی تیپەکە بینی کەرەسەکانی تیپەکە بینی و ئەو گرێبەستانە بینی کە بەرشۆنە ئەنجامی دەدا ئامانجی کارژێڕییانەکە بزانی لەگەڵ سەرۆکایەتیانەکە ئەلەم ڕێگەیەوە تۆ بێ تەوەقوع و خوێندنەوەی خۆ بۆ بکەی کە بەرشۆنە لە وەرزی داهاتوو چی دەکات گابرێل خیسۆس دەچێتە ئەرسیناڵ وە ساومێت بە قورئان وە ساومێت نە خۆرخی مێندێزم نەبینەوە ڕایۆلام ئەگەرێک هەیە لەوەی باسی خیسۆس دەکەن بەڵێ بە تەشید بۆی کە پەیوەندی بکە بە ڕێزەکانی ئەرسناڵەوە بۆی ئەوەی لێدەکبوونی لەو تیپە نامورتاحە بەڵام شتی کۆتایی نییە بابەتی مێرکاتۆ لە ئێستاە تەنها ئەو یاریزانانە بابەتی مێرکاتۆیان واقعیە کە گرێبەستەکان نزیکە لە کۆتاییەوە واتە گرێبەستەکان لە کۆتایی وەرزەکەەوە نزیکە ئەو گرێبەستانە ئەو هەواڵانەی کە لەبارەی گرێبەستی یاریزانانەوە بڵاو دەکرێتەوە بۆ نمونە لە ئێستا ڕۆدیگەر کە باز دەکرێت دەچێت بۆ ڕیال مەدرید یاخود چیسی ئەو ئەگەرانە تا ڕادێک واقعین بەڵام گرێبەست یاریزانە ماوەکان دڵنیا بە لەوەی جارێ بەو شێوەیە دیار نییە کۆمنتەکانی دیکە سەردەمی بەرشەلۆنە کۆتاییات کاگەچێنەری حاجی فواد کاکچێنەر ئەگەر بەو دیوەی کە تۆ یڵی
سەردەمی بەرشلۆنە کۆتایی هات بە نازناوی شەشیەوەکەی بردەوانێ لە 2015 بە دواوە ئەو سەردەمە کۆتایی هاتووە، یعنی ئەم سەردەمەوە نییە تازە بێ. لە 2016 سەردەمی بەرشلۆنە بە بردننی تەواوی نازناوەکان کۆتایی هاتووە. بەڵام بەرشلۆنە هەموو تیپێک وایە چەند سەردەمێکیە لە سەردەمی زێڕینی هاژی چەند ساڵێکیە ئەم چەند ساڵە کۆتایی دێت. دوایی هەوڵ بۆ دەدات لە ڕکابەرەکە بمێنێتەوە، ناتوانێت بەو شێوازە بەردەوام بێت. ئەمە واقعی تۆپی پێ بە درێژایی مێژوو نەگەوەی کە تەنها بۆم سەردەمە بێ و باسی لێوە کرێ. سوودی فێران-تۆرێس چییە؟ وەڵا سوودی فێران-تۆرێز ئەوەیە کە چاوی پێی وایە خزمەتی شێوازی پلانەکەیەکە، چاوی پێی وایە کە بەو شێوازە بەرشەلۆنە دەتوانێت ڕێتمی یاریکردنی خۆی وەرگێ. ئەگناوەکو ئەکتیڤبوونی لە گۆڵ و لە هین بە دەرفەت بەو یارانەی کردوێتی من پێم وایە هێندەی ئاداما تراورێ سوودی نەبووە. کاکە چێنەر دوای میسی بەرشەلۆنە تەواو سەرەتا جوابم مایوانێ نامەوێت بچمەوە سەرەوە باسە لە بەی شتەکە من نامەوێت چ میسی لە بەرشلۆنە بچووکەمەوە چ بەرشلۆنە لە میسی بچووکەمەوە چونکە و یانەیەکە و یاریزانەکە ئەو بارودۆخێکی جیاوازە. چاوی بەرشە تمۆحی چوارگۆڵەکە وای لێکردن کە شەکەت و هیلاک بن یاریزانەکان کاکستەر ئاسکەری ئەمە بۆ چوونێتی کاگالانجان سواز بۆ تۆ. کوڕە زراری هەڵۆ بەتەکید بەرشەلۆنە من پێم وتی ئەگەر بەو واقعە بەو سەرنجەوە سێری بەرشەلۆنە بکەی بەرشەلۆنە ئەنجامێکی باشیە لەگەڵ چاویە. کارژێڕی بەرشەلۆنە کاری سەرکی خراپبوونی تیپەکەی بەخوا کاک شێخان بەرشەلۆنە هەرەوەی لێڵەکڕە بەرشۆنە هەر ئەبووە چاوەڕێەوە بی بەرشۆنە خۆ ئامادە نەبوو بۆی ڕکابەری نازناوی خولی ئیسپانیان بارودۆخە بکات. تۆ وەرە لە سەرەتای وەرزە حسابی بەرشۆنە کە بەرشۆنە چی لە دەستداوە چی لە دەستداوە چۆن دەستی پێکردو ئێستا لە شوێ ئەوەشی کە ناوێتی چییە؟ ئەرسیناڵ دەگاتە ئەبتاڵ کاگی وسف ئەرسیناڵ چارەنووسی لە دەستی خۆیەتی دەبێت چاوی هەوڵ نەدات بۆ گەڕانەوەی میسی بڕوا ناکەم کاک محەممەد. دوای پلاتەر بەرشە کۆتایی هاو کاک بڵند دوا دەڵێ باسێکی میلانی نوێ بکە لە ساڵی 2000 وەکو ساڵی 2007 یاری دەکای شەڵا باسیەکەم. ئێستا باس لە یاری لێڤەرپۆلیش دەکەم کاک هەڵکەوت سپاسەکەم چاوی هاتووە دڵی مردەوەی بەسەر بەرشە هاتووە هەمووی دەرەنجامە. ئێڤەرتۆن دەست خۆش کاگەڵکەوت سەرنجەکە و زۆر جوانە بەڵێ ئێمە باسمان بۆ کردووە کە بەرشلۆنە و ئامانجەکەی دەبێت بۆ دیوە سەرکەوێ. هەواڵی پامپێوانە جارێ دیار نییە فاتی ڕەنگ یاری داهاتوو یاریکە پێشببینی دوایاری بەیانی جەنگی خۆمان هەندەرانی بەرشلۆنە و مانچستەر سیتی. کاگەڵۆ زۆر سپاسان دەکەم بەیانیش گوێگومان بەرنامان دەبێ قسە دەکەین. دەچمە سەر یارەکەی لێڤەرپۆڵ لەگەڵ ئێڤەرتۆنە کە کۆمەڵە تایبەتمەندی تیا. طبعاً یەکەم سەرنجکەمەوە پێتان بڵێم دیقەت بدەن لە یارەکەی لێڤەرپۆڵ و ئێڤەرتۆن کە جێمی یەکەم بە یەکسانی بوونی بەبێ گۆڵ بە کۆتا هات کە یاریەکی تەواو شەڕەنجێزانە بوو یاریەکی تەواو دێربی یاسا بوو. دیقەت بدەن یارەکە هێندە شەڕەنجێزی بوو هێندە ئێڤەرتۆن یارەکەی لە لێڤەرپۆڵ تێکگا بوو. ئەم تۆپەی کە گۆڵ یەکەمی پێتۆمارەکرێ یەکەم لێدانی تۆپی لێڤەرپۆڵ بوو بۆ ناو گۆڵی تیپێ ڕکابەر خولێکی 62. هێندە ئێڤەرتۆن یارەکەی لە لیڤەرپۆڵ تێگا بوو هێندە یارەکەی وێران کرده بوو ئەوەی یەکەم تۆپی ناوگۆڵی لێڤەرپۆڵ بوو بۆ چوارچێوەی گۆڵی ئێڤەرتۆن. یعنی لێدانی حەقیقی بۆ ناوگۆڵ کە مەترسی بۆ گۆڵ دروستکە ئەمە یەکەم تۆپی گۆڵ تۆمارکردن بوو کە ڕۆبەرتسۆن بە ئەسیستی سەلاح گۆڵەکەی تۆمار کرد و لویس دیاس یاریزانە خوازراوەکەی کلۆب کە بە بەشداری پێکردنی لە یارەکان ئەنجامەکان ئەگۆڕێت. تایبەتمەندیەکی تری گۆڵەکە ئەم دیفۆگۆریژیە کە هەندەرانی بەرشۆنەش زۆریان ڕقلەتی لەبەرەوەی سەرکردەی چوار گۆڵەکە بوو ڕێمۆنتادا گەورەکە بوو. ئەم ئۆریجیا تایبەتمەندیی زۆری بەوەی کە زۆرترین گۆڵی لە ئێڤەرتۆن کردووە کە 6 گۆڵە و تیپی خوازراوی ئەم کوڕەش کە گۆڵی لەسەر تۆمارکار ئێڤەرتۆنە کە زۆرترین گۆڵی لە مێژوودا بەرامبەر تەنها ئەویان نێت تۆمار کردووە. ئەوەی کە لێڤەرپۆڵ دوێنێ ئەنجامیدا حاڵەتێکی زۆر گرنگ بوو شێوازێکی یاری نوێی دژ بە خۆی تاقی کردەوە کە تیپێک بەم چڕیە بەرگریە بەرامبەری یاری بکە بەم توندیاریکردنە بەرامبەری یاریکە بەم شێوازە نەخوازەوە بەرامبەری یاری بکە بەڵام کلیلی سەرکەوتم دۆزێتەوە. ئەمە تاقیکردنەوەی چینۆ بوو بۆ یۆرگن کلۆپ کە
بینی لە پرێمەر لیگا کە بینی لە یارەکەی ئێڤەرتۆنا کامە خۆی لە خۆیدا تاقیکردنەوەیکی زۆر گرنگ بوو. لێڤەرپوڵ بەرداوامی بە ڕکابەریکردنی مانچستەر سیتیدا. لێڤەرپوڵ لە ساڵی 1965ەوە هەموو دەربیەکانی مانگی چواری لە ئێڤەرتۆن شکستی نەخواردووە، واتە یا سەرکەوتنیە ناوە یاخودەوە تا یەکسان بووە کە بردنەوەی دێربی بێگومانۆکو باسم لەوە کرد کە چێژێکی تایبەتیە. یاریکردنی ئێڤەرتۆن ئەو نەخراب بوو لە جێمی یەکەمدا خراپترین ڕێکۆردی تۆمار کرد کە تەنها 32 پاس لە نێوان یاریزانەکانی ئاڵوگۆڕ کراوە کە لە مانگی 11 ساڵی 2006 یەکەم جارەتی پێگەوەندە خراپێ. یاتا لە مانگی 11 ساڵی 2006ەوە یەکەم جارەتی پێگەندە خراپێ. هێندە یاریکردنی ئێڤەرتۆن بەرامبەر بە لیڤەرپوڵ نەخوازرا و ناشرین بوو بەرامبەر لیڤەرپوڵ کە بەو شێوەیە ڕوبەڕووی بۆ بەڵام حەقێکی شەرعی خۆشێتی لەبەر ئێڤەرتۆن شەڕیمانەوە دەکات کە بەم شکستەشی بارودۆخێکی کەوتە بارودۆخێکی قورسەوە بۆمانەوەی لە پرێمەر لیگ. و ئەشمەوە باسکەم کە لیڤەرپوڵ بەمە لە ساڵی 2022 هەشتەم یاری کرد لە ئەنفیلد و هەرشتی سەرکەوتن کۆتایی پێناوە و 23 گۆڵی تۆمار کرد و تەنها گۆڵێکی لەسەر تۆمار کراوە کەوا بێ کلۆب پارێزگاری لەوە کردووە کە دۆزەخی ئەنفیلد وەکو خۆی بەردەوام بێ و لیڤەرپوڵ شانازیی گەورە بەم یاریگایەوە بکە لەوەی کە ئەگەر چی لە چامپیۆنز لیگە ئێستا شتەکانی پێچەوانە بوون پاژۆی قۆناغی کۆمەڵەکان سەرجەمیارەکانی بردەوە لە قۆناغی 16 یاری ئەو لایلانتەر بردەوە لە نێو ئەنفیلد دۆڕا لە بەنفیکا بامان شێوە ئەو لای لە بەنفیکا بردەوە لە نێو ئەنفیلدا یەکسان بوو بەڵام لە پرێمەر لیگا ئەمە زۆر تایبەتمەندە. و تاوەکو ئێستا ئەو ڕیکۆردەی کە دوێنە تۆمار کراوە تا ئێستا لە پرێمەر لیگ لە مۆرزەیە 12 کارتی زەرد بۆی تەمسیل بۆی خۆخستنی یاریزان بۆ وەرگرتنی لێدانی سزا کاردیراوە بە ڕووی یاریزانانە بەرز کراوەتەوە لە پرێمەر لیگ کە 6 کارتیان بۆیانەی ئێڤەرتۆن بووە 3 کارتیشیان بەرامبەر بە لیڤەرپوڵ بەکارێنەوە واتە لەو 6 کارتی کە ئێڤەرتۆن بۆ لێدانی ینی نیوەی کارتەکانی وەرگرتنی لێدانی سزا لە پرێمەر لیگا کە وەرگیراوە ئێڤەرتۆن وەریگرتووە نیوەشی بەرامبەر بە لیڤەرپوڵ وەرگیراوە کە داوای لێدانی سزایان کردووە کە 3 کارتی زەرد بووە. بەڵام یەکێک لە هەرە خاڵە تایبەتەکان کامەیە بۆتان باسکەم لەمە دیقەت بدەن ئۆریجی لەم یاریەدا هاو بەشداری کرد. ئۆریجی لە ماوەی 3 بۆ 4 ساڵی ڕابردووە ئەو یاریزانەیە کە لە کەمترین دەرفەتە پشتی پێدەبەستێ. دەتوانین بڵێن لە 7 بۆ 8 یاری یاخود 9 یاری 10 یاری یاریەک پشت بە دیفۆک ئۆریجی دەبەستێ. بەڵام دەبینین یاریزانێکی فریادڕەسە بۆ کڵۆب. دەبینین بەردەوام یاریزانێکی خوازاوە. دەبینین وەک باز دەکرێت ڕاگەاندەکان میلان گرێبەستی لەگەڵ ئۆریجی کردووە لە بەروی کۆتای مۆرزە لیڤەرپوڵ جێدێڵێت. ئەمەم بۆ چ خاڵێکە؟ ئەمەم بۆوەیە لە ئێڤەرتۆنا چی هەیە؟ یعنی بینیتان لەم یاریە چێ بەشداری کرد؟ دەیلی ئالی بەشداری کرد و ڤاندیبیک کە پێکرانیە بوو. ئەمێ لەم خاڵەوە ئاماژە بە چی بە؟ زۆر گرنگە بۆ یاریزان و بڕیاردانی بۆ دیاریکردنی داهاتووی بزانێت پەیوەندی بە چتی پێکەوە دەکات و دیاریکردنی داهاتووی چۆن سەرکەوتوو دەبێت و لە چتی پێکیشا بەردەوام دەبێت. ئەم حاڵەتانە بۆ یاریزان زۆر زۆر گرنگن. ئۆریجی 6 ساڵە بەم شازە لە لیڤەرپوڵ یاریەکە هێشتا وەکو چەشێکی کاریگەری کڵۆب باز دەکرێت. بەڵام دەیلی ئالی و ڤاندیبیک 3 ساڵ پێش ئێستا لە نیوەی کۆتایی چامپیۆنز لیگ یاریانە کرد. ئاکس و تۆتنام لە نیوەی کۆتایی چامپیۆنز لیگا بوون. ئێستا لە تیپی هەژدەیەمی پرێمەر لیگان. ڤاندیبیک بۆی پێکانەوە دەرکەوتۆتەوە دەیلی ئالی خولەکی 7 بەشداری پێکرێ لەگەڵ ئێڤەرتۆنا کە هەژدەیەمی پرێمەر لیگە. کە 5 ساڵ پێش ئێستاش باشترین یاریزانی لاو بۆ لە خۆلی ئینگلیزیە. کەوابێ دیاریکردنی داهاتوو بۆ یاریزان یاخود کارکردن لەژێر دەستی ڕانەرێکی پرۆفیشناڵە لەژێر دەستی ڕانەرێکا کە وەلاو نەنێ پشتگوێ و نەخا و لەو کاتانەشی پێویستی پێ بوو سوودە لێ ببینێ. بۆچی ئۆریجی یعنی ئەمە پرسیارە بۆچی ئۆریجی لە 10 یاریە پشتی پێ دەبەسێ کاریگەری هەیە بەڵام ئەمانە لە 3 یاریشە هەر سیارەکە بەشداریەکەن بە شێوەیە دەک بەڵام کاریگەری و تویان نەماوە. هەم بڕیاری خۆیان ناتەندروست بووە و هەم لەوە چێ لە ڕاهێنانکردنە ساردبوونەوە ڕووبا بەڵام لەوە چێەوە بۆ ئۆریجی نەبێ لەوە چێ ڕانانی ئۆریجی یا شێوی یاریزانەکانی دیکە بێ بەشداری نەکردنی لە کاتی ڕانانە گوێی پێنەیرێ بە هەمان ڕیتمی یاریزانەکانی دیکە ڕانان بکە. ئەمانە هەمووی کاریگەری لەسەر یاریزان دروستەکات دەبینن ئەوە ئۆریجیە وەلامان کادا ئەوەش دەیلی ئالی و ڤاندیبیکە کامە تایبەتمەند بوو و خاڵی کۆتاییش ئەمەوە کە ئاماژەی پێدەمەوەی کە
لێڤەرپۆڵ 46 یاریە لێدانی سزای لەسەر نەگیراوە لە یاریەکانی پرێمەر لیگ کاتە وەرزێک زیاترە کە لێڤەرپۆڵ هیچ لێدانێکی سزای تاوان بەکوی یاریە لەم وەرزێک زیاترە کە لێڤەرپۆڵ هیچ لێدانێکی سزای لەسەر نەگیراوە. ئەگەر کۆمنتێکی تایبەت داتبێت دەچمە سەر یاری میلان. باشە لیڤەرپۆڵ بە یەسرەیە مانچستەر سیتی وەڵی هەردوویانەکە زۆر بەهێزن کاگەڵۆژیان. کاگونەر مەحموود دەڵێ ئێڤەرتۆن یاری سیتی پەناڵتێکی بۆ نەگیرا تەک لیڤەرپۆڵ غەدری لێکراوە ئێڤەرتۆن. وەڵی نازان بۆ حاڵەتی لێدانی سزا من پێ دەڵێن بەردەوام دەزانم قسەی لەسەر بکەم بەڵام نامێ وردم و قاڵبمەوەتیایە قسەی لەسەر بکەم. شتێکی وان نەوتراوە ئەگەر دیقەت بدەن پەنارتی یاری مانچستەر سیتی دوای ئەوە ئیتیحادی ئینگلیزی داوای لێبوردنی لایەنەی ئێڤەرتۆن کرد. یەکێی تۆپی ئینگلیزی لیژنەی ناوژیانان داوای لێبوردنی لایەنەی ئێڤەرتۆن کرد بەوەی کە داوەر هەڵی کردو لە یاریە و لێدانە سزایە ژمان نەکراوە. بەڵام شەوی ڕابردوو هیچ داوای لێبوردنێک لە یەکێی تۆپی ئینگلتەراوە نەکراوە و داوای لێبوردنێک لە لیژنەی ناوژیانانەوە نەکراوە. لەبەرەوە ڕەنگە لێدانی سزا نەبوو بێ کاگونەرژیان ئەمە سەرنجەکەی من بێ لەسەر و لێدانی سزا. دەچمە سەر میلان و لازیۆ کە یەکێک بوو لە یاریە تایبەتەکان ئەمە هەفتەی خولیانەکانی ئیتالیا لە هەفتەی 34 یاری لوتکە بوو و لازیۆ سەرەتا دەست پێشخەری کرد لە خولێکی 4 شیرۆ ئیمۆبیلی گۆڵی پێشکەوتنی بۆ لازیۆ تۆمار کرد کە دەبینن گۆڵەکە لە هەڵەی هێڵی بەرگری میلانەوە تۆمار کرا. دەبینن وەستانی یاریزانانی میلان کەوتنە هەڵەوە تۆمۆری لێرەدا دەکەوێت هەڵەوە بەوەی کە نە ئاگای لە تۆپە نە مراقبەی جاریزانەیەکاوە بۆ بۆنێەوە کالۆلۆش هەڵەکە بە دوایە کاتەوانێت کە تەنها ئیمۆبیلی مەترسیە لە سەریان بەڵامەوان نەیانتوانی پەستانی ئیمۆبیلی کەم کەنەوانێت کە ئەمەش چەند جارێک میلان کەوتۆتە و هەڵانەوە. دوا بە دوای ئەم گۆڵە میلان کۆنتترۆلی تەواوی یارەکەی کرد. خاڵێکی زۆر گرنگەیە بۆ تیپەکەی پیۆڵی ئەوەیە کە شێوازی یاریکردنی خۆی ڕیتمی یاریکردنی خۆی بۆ هیچ تیپێک ناگۆڕێ. گۆڵ لە دوا بێ گۆڵ لە دوانە بێ ئێستا میلان ڕیتمێکی یاریکردنی تایبەت بە خۆی هەیە. لەسەر ئەم ڕیتمی یاریکردنە بە هەموو بارودۆخێ بەردەوامە بێ. ڕەنگە یاری جامی ئیتالیا کە 3-3 گۆڵی بێ وەڵام میلان بەرامبەر بە ئینتەر میلان شکستی خوارد. بەڵگە بۆ قسەکانی من ئەتوانن بشن سەریەوە یاریە بکەنەوە لە ڕیتمی یاریکردن لە مەترسی دروستکردن لە حاڵەتی یاریکردن میلان زۆر لە ئەنتەر باشتر بوو. بەڵام ئەنتەر گۆڵەکانی کرد میلان بینەر بوو. ئەمە حاڵەتێکە کە من پێ دەڵێم زۆر گرنگە بۆ میلان کە بەم شێوە بوو ژیرۆ هەر لە سەرەتای جێمی دووەم ئەنجامەکەی یەکسان کردەوە. دواتر میلان هێرشەکانی بەردەوام بۆ هەر هەوڵیدا بۆ تۆمارکردنی گۆڵ و پێم وتن یاریزانانی لازیۆ پارخەریکی تۆپ دوورخستنەوە و خۆخستن و کۆتایەنان بوون بە ئەنجامی یارەکە بە یەکسانی کامە لە زەرەی میلان بوو بە یەکسانبوونی میلان لە میارەیە بە ڕێژەیەکی زۆر دەکەوتە جێژاوە. بەڵام میلان لە میارەدا کۆڵنەدەر بوو بۆی کە بە سەرکەوتم گام تۆپەش لەلایەن ئێبراهیمۆڤیچەوە لەدەست درا و لە کۆتا ساتەکان میلان ڕێگەی گۆڵی دۆزیاوانێ لەبەرەوەی میلان پێداگر بوو لە شێواز یاریکردنی خۆی لە پەستان دروستکردن. دەبینن ڕێبیچ ئەو تۆپە لە ماورۆسیچ کە وەکو یەدەک بەشداری کرد قەتعی کرد زۆر بە ئاسانی لەبەری میلان پێداگر بوو لە گۆڵ. ئێبراهیمۆڤیچ تۆپەکە دەداتە تۆنالی و تۆنالی گۆڵی دووەم و سەرکەوتنی بۆ میلان تۆمار کرد. میلان ئەم سەرکەوتنە دەری خزدەوەی کە دواد هەناسە ئۆکۆی پیۆڵی لە پاش کستی ئەنتەر میلان باسی کرد تا دواناسە هەوڵەدا لەسەر بردنەوەی نازناوی خولیانەکانی ئیتالیا تا دو هەفتە چەبرچێ دەکات بۆ بردنی نازناوەکە. ئەوەی بۆ میلان گرنگ بوو بۆ پیۆڵی گرنگ بوو نەگۆڕینی شێواز و ڕیتمی یاریکردنی خۆیان بوو سەر ڕاوی کە لازیۆ گۆڵێکی لە تۆمارکردن سەر ڕاوی لە شکستی جامی ئیتالیاوە هاتن بەڵام میلان ڕیتمی یاریکردنی خۆی لەدەست نەدا. میلان هەنگاوی زۆری ناوە بۆی بگەڕێتەوە لوتکە هەنگاوێکی زۆری هەڵگرتووە بەڵام ئەم مێرکاتۆی کەیەت ئەم مێرکاتۆی هاوینەیە زۆر گرنگ دەبێت بۆ میلان کە چۆن مامەڵە بکە و ئامانجەکەی دەردەکەوێت لەسەر چی مامەڵە دەکە. میلان درێژەی بە ڕکابەریکردنی خولیانەکانی ئیتالیا داوە لازیۆ لە گەشتن بە چامپیۆنزی وەرزی داهاتوو تەواو بێهیوا بوو و ئێستا ڕکابەرەکە لە نێوان میلان و ئینتەر بە تەواوی چڕ بۆتەوە لەبەرەوەی ناپۆلیش دوێنێ بەرامبەر بە ئیمپۆلی پاژەوەی تا خولێکی هێشتا بە 2 گۆڵ لە پێش بوو لە خولێکی هێشتا تانەوە
سێ گۆڵی لەسەر تۆمار کرد لە ماوەی 8 خولەکە ڕیمۆنتادای بەسەر کرا و ڕۆبەڕوشکی ساتەوە بەمەش ناپۆلی لە ڕکابەری خولی ئیتالیا دوورکەوتەوانێ. ئەمە تایبەت بوو بە میلان و هەوڵ دەدەم لە یارەکانی داهاتوو زیاتری لەسەر بڵێم. دەچمە لای کۆمنتەکان وەکو کۆتاشت باشەوە کار چی یاریزانانی بەرشەلۆنە ئەخیر لەمسەیان زۆر خراپە هۆکار نەبوونی ئامادەکاری پێویستە کاگە نەزیان هەستی پێک لە سەرەتای وەرزەوەڕانەر لەگەڵیانە بوو بۆ ئامادەکاری ئەم تیپە بۆ ڕێخستنی ێرش بۆ کۆتاییێنان بۆ ێرش و یاریزانەکان نوێ بوون و ڕیتم و ئینسیجامیان وەرنەگرت لەمسەی کۆتایی بەردەوام بەو شێوەی لێ ئەمە بڕوای منە. کاک هەژار کەری مەڵێت تا ئێستش هەر پێ دوایە کە میلان دەبێتە پاڵەوانی ئەو وەرزە. کاگە ژارجا من میلان 5 خاڵ بوو 7 خاڵ بوو لە دوای ئینتەر میلان بوو پێما بوو میلان دەبێتە پاڵەوانی ئەم وەرزە. ئێستش پێم وایە میلان دەبێتە پاڵەوانی ئەم وەرزە و ئەگەر نەش بێ زۆر بەلامەواسایە بەڵام من کاتێک پێما بۆ کە میلان دەبێتە پاڵەوانی ئەم وەرزە کاتێک 5 خاڵ 6 خاڵ لە دوای ئینتەر میلانەوە بووە. ئەو کاتە وت پێما بۆ میلان پاڵەوان دەبێت ئێستش واقعەکە دەبینن هێشتا ماویشە. کۆتاشت ئەگەر کۆمنتەکان بە سەرعی وەڵی کاک سەنگەر بە هیچ شێوە فریای کۆمنتەکە ناکەم بیخوێنەوە بەس دوایی دەیخوێنمەوە بە چاوان لە بەرەوەی کاتم کۆتایی هاو کۆمنتەکەی کاک سەنگەر دوای بە تایبەتی دەیخوێنمەوانێ. ئازانم شیکاری وەرشیم ڕۆشن پێشکەشکردن تاسبی بەخواتانە سپێرم خواتە لەگەڵ. چێک هەرزانی نرخ و کوالیتی بەرز. شیکاری وەرزشی بە سپۆنسەری سپۆرت چێک. سەردان مامکەن و بە چاوی خۆتان ببینن هەرزانی نرخ و کوالیتی بەرز لای ئێمە. ئێمە سپۆرت چێکین. ئەزانی سپۆرت چێک کوێیە؟ گەورەترین سنتەری وەرزشیە لە کوردستان و عێراق. تەنها لە سپۆرت چێکە نرخی جملە و زۆر کات لە خوار جملەش پێشکەش بە کڕیارە ئازیزەکان دەکەین و کەمترین خێر وەردەکرین ئەمەش بۆ خزمەتی ئێوە. جوانی و شێکی و سەرنجڕاکێشی لە پۆشاکەکانی ئێمەدایە. بێ هیچ دوودڵی و گومانێک لە کواڵەتی کاڵەکانمان لەگەڵ ئازیزانت لە سپۆرت چێک بە کەمترین نرخ بازاڕی بکە. ناونیشان سلەیمانی شەقامی 6 مەتری نزیک بەرزە پردی کۆبانێ تەنیش ڕێستۆرانتی لۆڤان. سپۆرت چێک هەرزانی نرخ و کوالیتی بەرز.